سڵاو بەرنامەی ئەم جارەمان تایبەتە بێت لەگەڵ میوانێکی تایبەت کە بەڕێز لیوا سیروان بارزانیە کە دەورێکی سەرەکی هەبوو لە شەڕی داعش بە تایبەتی لە میحوەری مەخموور گوێر. بەخێربێ جەنابی فەرماندە. زۆر سپاس جەنابتان بەخێر بێن. وەک ئاشکرا بەڕێزت بە زۆر بیکات بەجلی سەربازیەوە دەرەکەوی وادارە سەربازێکی منزەبیتی لە خۆت حەزە لە ژیانی سەربازی بوو و ژیانی سەربازی هەڵبژارد؟ خۆی بەڕاستی ژیانی ئێمە وای کردووە کە حەزمان لە ژیانی سەربازی بێ ئەگەر ئەوە نەبێ ینی پێویستی کوردستان نەبێ پێویستی گەلی کوردستان نەبێ بەڕاستی نا من بڵێم شخصی حەزم لێبێ ئەبێ سەرباز بم و سەربازی بکەم نەخێر بەڵام ئەو بڵێن ئەو ڕۆحیەتەی کە لە دڵی هەر کوردێکی کورد پەروەرێکی نیشتیمان پەروەرێکە کە ئەزانێ ئەو زوڵم و تعەدای لەسەر ئەم وڵاتەیە بەبێ بەرگری بەبی هێزی پێشمەرگە بەڕێوە ناچێ ژیان نامێنێت تێکەچێ بۆیە لەو خولیاوە بڵێن لەو دیدەوە منیش وەکو هەر پێشمەرگەیەکی ئەم وڵاتە بڕیاری ئەوەمدا کە تا کوردستان پێویستی بە من بێ پێشمەرگە بم کە کوردستان پێویستی بە پێشمەرگە بێ من پێشمەرگە بم. زۆر باشە من ئەمە یەکسەر باز بدەم بۆ داعش شەڕی داعش و دەرکەوتنی داعش بەڕێزت وەک خەریکم بڵێم لە 2014 بەڕێزت پرسی داعش لات بۆتە پرسێکی سەرەکی بەتایبەتی لە میحوەرە حەساسە فراوانەیە کە پیشانیان دام پێش بەرنامەکە کە 120 کیلۆمەتر درێژی میحوەرەکەتانە. با یەکەم جار لێوێ دەست پێ بکەم داعش بۆ لە عێراقەوە لە پڕسەری هەڵدا لە سووریا بوو بۆچی وا لە پڕ هاتە عێراق و ئاواش بە ئاسانی مووسڵی داگیر کرد؟ خۆی داعش بڵێن ینی لە دوای ڕۆخانی ڕژێمی بەعس بڵێن لە عێراق لە دوای ڕوخانی دیکتاتۆریەت لە عێراقە باوکاریا و پەیمانان تایبەتی ئەمریکا و بەریتانیا هاتن و ڕژێمەکان ڕۆخاند لە دوای ئەوە تەبی وەکو بڵێن لانی سنە کە باڵا دەست بوون هەموو جوگەکانی حکومیان بەدەست بووە بۆ دەیان ساڵ هەستیان بە ناومێدیە کرد یاخود بە غەدرێک کرد کە حکومەکەیان لێ وەرگیرەوە. دوای ئەوە دەست پێکرا بڵێن وەکو معارزەیەک یاخود بڵێن دژی حکمڕانی شیعە لە عێراق زیاتر بڵێن ئەو بوو دەستیان کرد بە قاعیدەیان هێنا سنە کۆنەکان تۆزێ لەو بەعسیە کۆنەکان یاخود بڵێن فەرماندە سەربازیەکانی حرەز جمهوری و تندڕەوە سنیەکان دەستیان تێک هەڵاو کرد لەگەڵ قاعیدە ئەو کات قاعیدە دەستی پێکرد لە عێراق وەختە جەنابتان بە بیرتان تێ کە چۆن بوو لە ڕێی سووریا و لە وڵاتەکانی ترەوە هاتن لە معنی زیاتر لە 12,000 حاڵەتی خۆکوژی هەبووە لە عێراق کە هیچ استقراری نەبووە ئەو وەختە و تا ئەوەی کە زەرقاوی کوژرا و اینجا ئەو پاشماوەیە دوای ئەوە کە بوو بە دەولەی ئیسلامی لە عێراق هەر لەوە سەرچاوی گرتووە لەو جیهادیە تندڕەوە ئیسلامیانە بە تایبەتیش لە شوێنە سنیەکان بڵین ئەو کات لە دوای کوشتنی زەرقاوی ئەوەنە بڵێن قاعیدە نەما بوو بە دەولەی ئیسلامی ئەو کات هێشتا نەبوو بە داعش دەولەی ئیسلامی لە عێراق دوایەوە بوو لەگەڵ شام و عێراق بوو بە داعش ئەو کات دەستی پێکرد و زۆریش بە هێز بوون بە تایبەتی لە ناوچە سنیەکان و بە تایبەتیش لە مووسڵ یعنی بڵێن پارە و زەریبە و لە یەک بڵێن تەنانەت لە خەڵکیش سەرانەیان وەرەگرت بەڵام ئەوەی بە پێی معلومات ئەو کات گوتیان حتا لە محافظەش وەریانەگر بەڵام بەغێر مباشر خۆیان بەهێز کرد زۆر بەهێز بوون ئیتر ئەوە بوو جێیشی عێراقی تازە تەبیعی دوای ئازادکردنی عێراق کاتی برێمەر جێیشی عێراقی منحل کرد جێیشێکی تازە دروست بوو بە نەواتێکی تازە لەسەر دەستی ئەمریکیەکان بە شێوازێکی تازە دەستیان کرد بەڕاهێنان و بە تەدریب و بە تەسلیح و بە پرچەکردنی جێیشەکە پرۆگرامێکیان بۆ دانابوو کە ئەوە تا وەختی کە ئۆباما هات پرۆگرامەکە تەواو نەبوو بجێ خۆی نەگرت بوو ئەسکەرەکە هێشتا بەهێزە و بتوانێت کۆنتترۆلی شوێنەکان بکە ئەمریکا سەح بوو لە 2011 پرۆسەکە جێ خۆی نەگرت
وخۆشی عێراق بڵێن نەک عێراق ئەو وڵاتانەی کە سیستەمی دیموکراسیان نەبووە و ئێستا دێن وەختی ئەوێ تەبیعی هەتا خەڵکێکە لێ ڕادێ ئەو توندیایی بڵێن زەبط و ڕەبتی عەسکەریش نەبوو. باش کاکسیرۆن ئەمە دوو پرسیار هێنێتە بەردەم. یەکەم یعنی پێت وایە ئەوەی سوننەکان کردیان کاردانەوە بوو دژی ستەمی شیعە یا هەر کاری خۆیان بوو دژی شیعە ئەوە یەک دوو جێشی عێراق تۆ پێتوانێت هەر ئیمانیان بە قەزیەکە نەبوو بۆ یاخود پیلانێک بوو کە هیچ دیفاعیشان نەکرد لە مووسڵ. بەڵێ ئەوەی هەردووکی بوو تەبیعی چ بڵێن بە تەئکیدی یعنی وڵاتانی ناوچەکەش دەستیان تێدا بووە. بەڵام سراع سەرەکیەکە کە بووە هۆی ئەوە سراعی بەداخەوە کە بەردەوامە شتێکی ناخۆشیشە بەڵام سراعی سنە و شیعە کە تا ئێستاش ئەتوانین بڵێن بەردەوامە. یعنی ئەوەی کە ڕوویدا سەرەکیەکە ئەوە بوو ئەو کێشە بوو کە سنە تندڕاوەکان کە جیهادیەکان کە هانیش دران تەنانەت وەکو باسیشم کرد ئەو ئینتیحارێنە پێشتری زمانی قاعیداتن هەموو لە ڕێی سووریەوە دەتوانێت هەر سنە بە گشتی هەواداری داعش و قاعیدە و ئەو حرەکەتە گشتیە بوون دژ بە عێراقیانی نەکرد قاعیدە و داعش وەکو ئەفراتیان ئێستا بمبورە ئێمە پێشمەرگە مەسەن لەوانێ 10,000 پێشمەرگەمان هەبوو بێ بەس لە دڵا هەموو پێشمەرگە هەموو کورد پێشمەرگە بوویان مەبەسم ئەو خاڵەیە. خۆی ئەوە خەڵکی سەرەکیە کە بڵێن حکم لە سنە وەرگیرا درا بە شیعە یعنی وازەحە ڕاستە عێراقێکی یەک گرتووی فدرالی یەک دەست و یەک وڵاتە بەڵام لە واقعدا هەمووان ئەبینین و سنەکانیش هەستیان پێکرد کە بیانەوێ نەیانەوێ حکمی عێراق حکمی حکوومەتی فدرالی بەغا بەدەستی شیعە بێ جونگەکان لە دەستیان چوو و سقەشیان نەبوو و شیعەکانیش ئەگەر لێک دەینەوە وەکو بە عەقلیەتی وەکو شیعەیەک حەقی خۆیان بووە یعنی ئەو سقە و بڕوایان نەما بوو کە ئەو حکمە و زوڵمەی کە بینیان ئەو کاتێک کە ڕژێمی بەعس لەسەر حکم بوو ئەوان بۆ خۆیان وەکو سنە حسابیانەکەن خۆی ڕژێمێک بوو پارتێک بوو خەڵکی تریشی لەگەڵ بووە شیعەشی لەگەڵ بووە بەڵام لەسەر سنە حساب بوو ئەو هەموو زوڵم و تەعەدە سقیان پێ نەبووە تا ئێرە ئێستاش سقیان پێ نییە. بمبورە ئەڵێن ئەوانەی هاتوونەتە ناو مووسڵ وەک چەکداران لە دەرەوەی مووسڵ یانی لە سووریاوە هەمووی 300 چەکدار نەبوون باشە ئەم هەموو ئەسکەریە کە ئەڵێن بە دەیان هەزار چۆن تەسلیمی 300 کەس بوون یانی بەو شێوە فەزیحەی کە بینیمان بە دەرپێ و بەڕووتی ڕایانەکرد ئەخر زەمینەکە لە بار بوو ترس و لە ڕاوکیەکە هەبوو وەکو باسم کرد لە پێشتر چ وەختی قاعیدە و چ دوایەوە وەسیقیان بەو حکمە نەبووە و جێیشەکە جێ خۆی نەگرت و جێیشیش بڵێن ئەو زەبط و ڕەبتی عەقیدەی نەبوو یا عەقیدەکەی نەبوو هیچ عەقیدەی نەبوو ترسیشی نەبوو خۆ مەوزوعەکە لە کاتی سەدام جێیشەکە هەموو عەقیدەی نەبوو ئەو هەموو شیعەی کوژرا لە شەڕی ئێران شیعە بوو خۆ پێخۆشیش نەبوو بەڵام زەبط و ڕەبت و دیسپلینی عەسکەری و سیستەمی دیکتاتۆریەتی کە لە بەغا بەڕێوە چوو ئەوە ناچاریە کرد ئێمە کە بەو ئەخیرەی عێراقی تازەکە پێیاڵێن کە دروست بوو ناو بیر و بڕوای بەقوت بوو نە ئەو دیسپلین و ئەو تەسەی لەسەر بوو بەناو دیموکراسیەتێک وەکو بە عەقلیەتی ئەمریکەکان ئیشەکە کرا پلانیان بۆ دانا کە پلانەکە تەواو بکرێتەوە سەرسەکە پلانەکەش تەواو نەبوو ئیتر ئەوە بوو سەحب بوو ئەمریکا سەحب بوو تا ئەو وەختە هێشتا احتیمادی بەخۆ نەکرد بوو عێراق و زۆر بەشیان ئەوانەی لەو ناوچانە بوون سن نەبوون کە لە هەمان عەشایر بوون لە کاتی شەڕی داعشیش ئەمان بینی ینی ئەوانەی کە لەگەڵ پێشمەرگە بوون یا عەشایرێکە لەگەڵ جێیشی عێراق بوون خزمەکانیان لەگەڵ داعش بوون بەڵام زۆر شەڕکردتر و بڕوان بەخوا بوو زیاتر لەوەی چکە یەکتری ئەناسن بە نەتیجە هەمووی عەشایرن هەموو یەکتری ئەناسن ئەزانن بێ وجدانی و بێ ڕەحمی داعش چۆنە مەسەلە لەسەر بڕینانەینا حساب و کتاب و قانون سەرە بڕیە هەر یەزیدی و شیعە و نەخێر سونەشیان سەرە بڕی ئەو سنەی دژی ئەوان بازووتر لە شیعەکانیشیان سەرە بڕی ینی حرەکەیەکی بەڕاستی زۆر سیر بوو کە دروست بوو ئەو بووی تر 6 فەرقەی 4 فەرقەی جەیشی عێراقی لەگە 2 فەرقەی شورتای فدرالی عێراقی هەموو ئینهاری حسابی ئەوە بکە هەمووی بە دوا مۆدێلی چەکی ڕووسی هی نوێ هی ئەمریکی بە سیارەی گولەنە بڕ بە هەمەر و باژەر و تەکنەلۆجیا و هەمووی بەدەست بوو هەمووی لە ماوەی 2 ڕۆژدا هەمووی بەجێهێشت ینی ئەوە بەدبەختیەکە لەوە بوو کە ئەگەر کابرا هەڵات بووە و تەسلیم بووە و ڕۆیشتەوە چەکەکەی بردبا مەسەلەن باشتر بوو بەڵام چەکەکەی بەجێهێشت ئەوە گومانی ئەوە دروست ناکە کە ئەمە پیلانێک بووە یا پلانێک بووە بۆ ئەوی چەکەکان بدرێتە دەست داعش
هەردووکی پلانێکی نازانم ئەگەر پلان بوو بێ بەڵام بەتەئکید ئەو دەولەی ئیسلامیە کە زۆر مسایتر بوو معلوماتم لەسەر هەبوو ئەو کات نەگەڕابوومەوەنەوە پێشمەرگەش بەڵام بە حکم ئیشەکانی تر ئاگام لێ بوو چۆن مسایترن لە مووسڵ چۆن سەرانە وەرەگرن چۆن پرایس لیستیان هەبوو بۆ هەموو زاریبە و گومرک و لە هەموو ئێنجە خۆیان بەهێز کردبوو بۆیە دەستێکی زۆریشان هەبوو لە ناو خودی جەیش یعنی لە ناو مووسڵیشە لە جەیش و لە شورتا و ئەوانەی کە لەوێ بوون مەحەلی بوون ترسیان هەبوو لەو دەولە ئیسلامیە دەستیان لەگەڵ هەبوو هەر زۆر تەسلیم بوو. زۆر باشە بەڕێزت فەرمووت پێش ئەوەی بێمەوە ناو ژیانی عسکەری ئەو کاتە ژیانی مەدەنیت بەڕێ ئەکرد دوایی چۆن هاتیتەوە ناو زەبت و ڕەبتی عسکەری؟ خۆی لە دوای ساڵی 2000 ڕوخسەتم وەرگرت لە جەنابی سەرۆک و لە ئەفسەر و هەڵا گوتم ڕسکێکی وا گەورە نابینم ئێستا من هەر لە خزمەتە بۆ مەکو و پێشمەرگەیەکی احتیاط کاری ترەکەم بڵێن کاری بزنسەکەم ئاوادانکردنەوەی کوردستان کە ئێران بووە ئەوە لە خۆڕابین و ئەگەر کاریشان بەم هەبوو لە خزمەتم هەر کاتێک بوو لە 2014 کە داعش گەڕایەوە و بڵێن بەشێکی گەورەی عێراقی داگیر کرد و مسایتر بوو لەسەری ئەو بوو بەرەو کوردستانیش هات لە 2014 جەنابی سەرۆک فەرمووی ئەو کات گوتی ئەگەر بگەڕێنەوە ئەگەر میانی بۆ پێشمەرگاتی و ئێستا دەرفەتە و چکە زەختێکی زۆر و جەبهەیە کراوەتەوە جەنابەزانی 1100 کیلومتر جەبهە کرایەوە لە هیچەوە ینی لەو بیابانانە وەکو ئێرە کە هیچ پێشمەرگەی لێ نەبووە هەمووی جێشی عێراقی بوو تەنانەت ئەم بارەگا کاتی خۆی جێشی عێراقی تێدا بوو ئێرەش ئەو کات کە هاتم جەنابیان فەرمووە کە حاضر بن و ئامادە بن و بگەڕێنەوە گوتم فەرمانی جەنابتە و هەموو دوای ئەوە دووسێ ڕۆژی پێ نەچوو ئەوەی شنگار ڕوویدا چون بڕیار ئەوە بوو کە بچم لەگە مەجموعەیەک پێشمەرگە بۆ چیا شنگار تەبیعی شنگار هەر تاوەخ کرا هەمووی گیرا ئەوەی جەنابەت بینی چۆن بوو کە بچم محاولە بکەن لە ڕۆژەوە بگەینە شاخی چیای شنگار لەگە مەجموعەیەک پێشمەرگە و خەڵکەکەش کەوانە کە هاتوبوون لەوێ بوون دوایەوە باسی ئەوە دەکرا لەو یەک دوو ڕۆژە کە چۆن محاولە بکریان چۆن ڕێگە بدۆزینەوە بتوانانی بچین ئیترەوە ئێرە ڕوویدا لە گوێر و مەخمور کەوتن ڕۆژی 6/8/2014 ئەو ڕۆژە بوو کە جەنابیان فەرمووان 150 پێشمەرگە ئامادەیە ئەبێ فەورەن بگەنە ئەوێ چکە خەتەریاتەکە لەسەر باش جەنابی فەرماندە بەڕێزت تازە گەڕاویتەوە ناو ژیانی پێشمەرگاتی یاخود سەربازی یەکسەر بوویتە ئامری ئەم ناوچە بەرفراوانە زۆر قرس نەبوو بووت ئیشەکە ئاسان نەبوو نەکبوو من بۆ هیچ کەسێک چکە ئینهاری جێشی عێراقی و سووری کرابوو ئێمە ئەو هەموو ناوچەیە بەڕەلا کرا و هیچی نەما بۆچی ناوچەی مەخمور مهم بوو یعنی ناوچەی مەخمور طبی ناڵێ وەقتی کە جەنابیان فەرمووان ینی بوو ئێمە سەرپرایزێک بوو کە ئێرەش هەمووی چۆل کراوە هاتبوون 25 کیلومتر ئێرە جێشی عێراقی لەبوو چۆڵی کرد بەڵێ چۆڵی کرد کە داعش هاتبوو لە منتیقای ناوچەی هەوێرە بوو کە ڕێک ئەکاتە 25 کیلومتر بۆ قەلای هەولێر ئەو کە جەنابیان فەرموو ئێمە مەغربەکە هاتین و پێشمەرگەکانمان هێنا و کاک دکتۆر ئاراسم لەگەڵ بوو کە ئاراس حەسۆ لەسەر ئەمری جەنابی سەرۆک ئێمە هاتین بۆ ئێرە ینی بەڕاستی بەرچاومان ڕوو نەبوو هیچ نەبوو ئێرە هەمووی چۆلک بووە خەڵکەکە هەمووی هەڵاتوە بەرەو هەولێر تەنانەت بوو بە بەزەجەیەک و شەڕێکی سایکۆلۆژی داعش کە ئەیکرد بەڕاستی پێش ئەوەی بگا خەڵکەکە ناچارە بوو عایلە و شتیان بووە چونکە وازەح بوو چۆن تعاملیانەکە چۆن ئافرەتیانە ڕفانسەریانە بڕی ئەو بهاتین بۆ ئەم ناوچەیە پرسیمان لە کوێن گوتیان ئەوان لێرە ئێمە تەبیعی نەچوون لە ڕێی هەوێرەوە محاولەمان کرد گوتمان کە سەیری خەریتە ئامان کرد ئێرە من نەبینی بۆ بەڕاستی بەس گوتمان ترسی ئێمە لە داعش چ بوو داعش بەو هەمەر و باجەر و ئۆتۆمبیلە گولەنە بڕانە کە ئێمەشی چەکمان نەبوو بیان وەستێنین و هیچ ئۆتۆمبیلێکی گولەنە بڕیشمان نەبوو یعنی هەمووی بە سیارەی عاتی بەڵێ کلاشین کۆف و ئارپیچیۆنە تەنانەت شەوەکەی کە گەیشتین ئێمە دۆشکەشمان پێ نەبوو چۆن گوتمان ئەگەر ئێمە بچین ترسی ئەوەی کە لە هەولێر دووریان بخەینەوە ئێمە ڕاست بەرەو گوێر بچین پردەکەی گوێر بگرین ئەوی تر زێی لێە لە زێ ئەوان ناتوانن ئەوەرن پشتیان نەگرین دوایەوەش لە زێ ناتوانن بە هەمەر و ئەوانە بپەڕنەوە زەی گەورە لە گوێر بەسەرەوە بۆ ئێمە بچین ئەو پشتە بگرین ئاسانتر ئەوان انسیحاب بکەن و ئەتوانین زووتر شوێنەکانیان بگرین ئیترەوە بوو شەو کە گەیشتینە ئێرە بەرە بەیانیەکەی بڵێن یەکەی ڕاگرتن یەکەم جار کە بڵێن ڕێگەمان لە داعش کرد
لە نزیک گوندی سێچاڵای هەر لێرەوە دوورە تقریبا 5-6 کیلومترێک یەکەم ڕاگررتنی داعش لەوێ بوو. زۆر باشە. لەو کاتەیە کە داعش هاتووە مووسڵیش حکوومەتی هەرێم دڵنیابوون لەوەی کە داعش پەلاماری کوردستان یا چی بووە یا داعش ئەچم بەرەو بەغا خۆی مەسلەوە نەبوو ئامادەکاری نەکرا بوو ئامادەکاری دەستی پێکرد بوو بەڵام بەڕاستی هیچ شتێکی لە کت و پڕ بوو یعنی ئەوەی کە کرا کێ بڕۆیە کرد کە داعش 6 فەرقە ئەخا و سلسی عێراق ئەگرێ و طبی ڕاستە پێشمەرگە خۆ جەنابە زانی ئێمە لە دەستوری عێراق بجە و ڕاهێنان و ئەوەی پێشمەرگە بێ لەسەر بەغا بێ تا ئەو کاتە و تا ئێستاش یەک دیناریان نەداوە بە پێشمەرگە ڕاهێنان نەبوو بۆیە پێشمەرگە بەڕاستی ئەو ڕاهێنانەی نەبوو ئەو ئامادەکاریە نەبووە ئیمکانیەتیشی نەبوو باسم بۆ جەنابەت کرد کە ئێمە هاتین بۆ حساسترین شوێن کە ئەوام و ئیمکانیەتی مالی و پایتەختە هەولێرە ئێمە یەک ئۆتۆمبیلی گولە نەبڕمان پێ نەبوو ئێمە یەک چەکی دژی تانکمان پێ نەبووە نەبوو ینی سەرپرایزێک بوو دوای ئەوش پێشمەری هەر ئەوە نییە کە ئەڵێ وڵا خەتێکمان بۆ کراوە جەبهەیەکمان بۆ کراوە لە خانەقین بۆ شنگار 1100 کیلومتر ئەمە ئەوەلەن پێشمەرگە خیبرەی نەبووە لە دەشت دوای ئەوە پێشمەرگە ئەو هەموو شاخ و داخ و چیاخ و شوێنەکانیان چۆن نەکرد بوو پێشمەرگەر هەبوو ئەمە شتێکی زیادەوە بە ئیزافە هات و لە ناکاوە هات و بە چەکی مدرن و بە لەگەڵ گەورەترین گروپی تروریستی جیهانی کە خۆکوژیشە نەک چەکی پێ و هەمەر و باجەری پێ بە عقیدەوە بۆ ینی هەموو جاریان گوت بە جیهازوانە قسەمانەکردیان گوت ئێمە پێمان خۆشە بمرین زیاتر لەوەی کە ئێوە پێتان خۆشە بژین چونکەوە چاوەڕێی حوریە کا بڕواایەکی وای هەبوو ینی ئەو جیهادیانە بۆیە ئاسان نەبوو حکوومەتی هەرێم پێشمەرگە وەزارەتی پێشمەرگە دەستی پێکرد بەڵام 1100 کیلومتر بە قسە خۆشە تۆ چۆن بێ لە بیابانێک لە دەشتێک 1100 کیلومتر بەبێ هیچ بواستی و جەبهەیەک دابنی جەنابی فەرماندە بەڕێزت باسی ئەو ڕزگارکردنی مەخمور و گوێرت کرد چۆن توانیتان ڕزگاریکن ئایا هەر خۆتان بوون یارمەتی دەرتان هەبوو ئیتر ئەو ڕۆژێکە باسم کرد حوتی مانگ بەرە بەیانەکەی بڵێن یەکەم جەبهەیەکەم وەستاندنی داعش لەوێ بوو لەسەر دەستی پێشمەرگە قارەمانەکانی ئەو مەحوەرە بوو کە گەیشتی نێرە بەڕاستی تەکتیکەکەی داعش تۆزە لێ فێر بوون زانیم ئەگەر ئێمە خۆی خەتی یەکەم لە عبووە و TNT ئەویان پڕا کرد کە زۆر سەخت بوو کە پێشمەرگەش نە ئامێری ئەوەی هەبوو پوچەلکردنەوەی TNT و لغمەکان نە ئامێری جامەر و ڕاگررتنی هەبوو بۆیە تێگەیشتین تەکنیکیان گوتمان ئەگەر هەرچی ئێمە مەجال بدەین ئەوان لە هەر خەتێک لە هەر گوندێک بوەستن ئەو وەختە زۆر زیاتر شەهیدە دەین و سەختریش تەحسینات و TNT جە بۆیە خۆتەکەمان وادانە هەرچی زووترە هەر بۆیە شێمە تقریبان پێش لە هەموو محوەرەکانی تر شوێنە کوردنشینەکانمان ئازاد کرد کە هاتین بۆی معنەویاتیش بدەین بە پێشمەرگە و بە خەڵکیش بەڕاستی دووسێ تەسریحی لە تەلەڤیزیۆنیش قسەم کرا و کات بۆی معنەویاتێکیان پێ بدەین ئێمە لە هەفتی مانگ بڕیارماندا هەدەفێکی بچووکم دانا گوندێکی بچووک بۆ پێشمەرگەکان بە تایبەتی زۆر بەشیان خۆبەخش بوو لەگەڵی مەهاتن هەدەفێکماندانە ئەندێکیان ئەگو گوندێکی بچووکە هیچ نییە ئێرە چیە گوتم نەخێرکە بۆ تۆ نییە بۆ خەڵکی ترە خەڵکیجا ئێعلامە بووی معنەویاتیش بەرز بێتەوە کە گرمان بڕیارمان دڕۆژی دەی مانگ گوێر و مەخمور بگرینەوە هێزەکان وا پلانماندانە کە یەکەم جار هێرش بکەینە گوێر کە گوێر گیرا چکە لە پشتی چاقەرە چوغدا بەزێ ئەوانیش هەروە حسابیان کردبوو کە هاتبوون بۆ ئەوێ کە گوێر بگیرێ خەتەرەکەوێتە سەر مەخمور ئۆتۆماتیکیان چکە لە پشتی شاخەکە لە ئەسوڕێ ئێمەش بە برادرانم گوت کاک نەجات بوو کاک علی حسین حاصل فەرماندەکانی ئێمە کە لە مەخمور بوون دانیشتین خۆتەکەمان دانا گوتمان ئێمە ئەگەر گەیشتینە پردی گوێر ئەو کات ینی کە گوێرمان گرت ئێوەش سعات سفرەکە ئۆتۆماتیکیان دەست پێ بکەن لە مەخمورەوە چکە ئاسانترە بێ لە دەی مانگ بەرە بەیانی دەی مانگ دەست پێکرا بەڕاستی کەمتر لە 4 کات ژمێر گوێرمان گرت مەخموریش دەستی پێکرد بە هەمان شێوە ئەو ئەفسانەی داعش تێکشکێنرا ینی تێکشکێنرا بەڵێ لەسەر دەستی پێشمەرگە بەڕاستی بەو ئیمکانیەتە کەمە کە یەکەم ئاڵای داعشمان داگرت لە مەحوەرە بوو یعنی معنەویات تەنانەت هاوپەیمانانیش یعنی گوتیان محوەرە بۆ ئەوە گرنگ بوو بۆ داعش و بۆ ئێوەش محوەرەکە خۆی ینی بەڕێی من لە تێگەیشتنی خۆم ئەوەلان ئەمە پایتەختی هەرێم بوو هەولێر بوو ینی جەبهەکە هەولێرە هەر شتێک بکرێ نزیکە لە پایتەخت بۆ ئەوان معنەویان و ڕاگەیاندن و ئیعلامیان شتێکی زۆر گەورە بوو دووهەمیش
واضح بوو هەر شتێک هەر عملیەیەک بۆ ئازادکردنی مووسڵ دەست پێ بکە هەر لێرەوە چێ بەرە و پایتەختی ئەوان کە پایتەختی بڵێن دەوڵە ئیسلامیە بۆ مووسڵ بۆ ئەوان بۆیە بۆ هەردوو لە ینی بۆ ئەوان زۆر گرنگ بوو کە زەختێکی زۆرمان لێ بکەن هەم چونکە هەولێرە ئابوووریەوە ئێرە شتیوای لێ یعنی کە سێرەکەی سەحرایەک ڕووی ئابووریشەوە تەبی بۆڕیەکانی نەوتی کەرکک و ئەوەنە لێرەنە نەوتی خڕمەلە لێرەیە مەحەتەکانی کارەبای هەرێم زۆربیان لێرن یعنی زۆر گرنگ بوو بەڕاستی ئەوانیش یانزانی بۆ هەردوو لە ناڵێم هەم بۆ ئێمە پایتەخت بوو بۆ ئەوان ئە بۆ معنەویاتێکی گەورە و هەم بۆ ئەوانیش پایتەختی ئەوان بۆ هەر عملیەک بکرێ لێرەوە کرێ بۆیەوە بۆ کات کە مەخمور ئازاد کرا و گوێر ئازاد کرا بە سپاسیەوە بەڕاستی بە معنەویاتێکی زۆری پێشمەرگە بوو مەسەلە بە بڕوا بەخۆن بوو بە چەک نەبوو یعنی ئێوە هەر هێ ئەم هێزە بوون لەگەڵ هێزی کاک علی حسێن و کاک نەجات و ئەوانیان هێزی مەسەلەن پەکەکە یەکێتی چوزان پێشمەرگەکانی تر بەڵێ جە بۆ ئەو هێزانەی کە بڵێن مەخموریان ئازاد کردیان گوێر و مەخموریان ئازاد کرد تەبی ئێمە هەموو جار زۆر جارش مقابلەم کردووە پرسیاریان کردووە کێ ئازادی کردەوە ئەم جارڵێن پێشمەرگەی کوردستان هەر کەسێک کە چەک هەڵەگرێ چەکی شەرەف هەڵەگرێ چەکی پێشمەرگاتی هەڵەگرێ بۆ دیفاعکردنە لە ژێریەک ئاڵا کە ئاڵای کوردستانە بۆ پاراستنی ئەم وڵاتە و هەرچی خەڵک و نەتەوەی کە لە وڵاتەدا ئەژی بەڵام هەندێک جار ناخۆشە تەمان ئەو بڵێ من وەکو فەرماندەی سەرپەرشتیاری هەردوو مەحوەرەکە و لەگە و فەرماندە بە ڕێزانەکە لێرە و هێزەکان من خۆم هیچ کات ناوم نەهێناون ئەوەرەن زۆرن دوای ئەوە منەت بەسەر خەڵکدا ناکەین و پێشمەرگە ئەرکی خۆی جێبەجێ کردووە کە داعشی تێکشکاندووە بەڵام هەندێک جار ئەیکەن بە مزایدەی سیاسی و هەندێک خەڵک و هەندێک شخص و بۆ لایەنێک ڕایە کێشن بەڕاستی ناخۆشە حقایق بشێوێنی چکە ئێمە هەر ئەڵێن پێشمەرگەی کوردستان هەمووان پێشمەرگەی کوردستانین بەڵام دووسێ جار لە مقابلە و لە شتیوە باس کراوە یعنی ئێمە تۆزێ بە تەوزیحێکی هین بدەم ئەو کاتەی بە سوپاسەوە دژە تیرۆری سلێمانی هاتبوون بۆ هەولێر بە حساب بۆ ئەوی پشگیری جەبهەکانە ئەوانە بکەن کە جەم و جۆڵی زۆرە و داعش لێرە و لە تەبلیغی جەنابی سەرۆکیان کرد بۆ ئاگادار بوو لە کوبوونەوەی بۆ ئامادەکاریمانە کرد باسی ئەومانە کرد چۆن تەحسینات بکەین و هین جەماعەت هاتن گوتیان دیسان لە پشتی بناری لە قەرەچووق سی هەمەر ئەمڕۆ هاتووە ڕۆژی پێشتر چوار هەمەر هاتبوو ئێمەش حەفرێکمان لێداوە لە پشتەوە گوتمان کاکە گەر بێن بە هەمەر نەهێن بە پیادە با بێن پێشمەرگە لێرەین و ڕاستە ئێمە هەمەر چەکمانیە بواستین بەڵام بە پیادە ناترسین کابرا گوتی سی هەمەر هاتووە کابراایکی لێ بۆ خەڵکی ناوچەکە بوو گوتی کاکە کێ بە ئێوەی گوتووە ڕێگەی ترنیە ڕێگەی خۆڵ هەیە و دا ئەبەزێ ئەتوانێت بێ بۆ ئەو شوێنێکی ئێستا ئێوە لێن با سێرە مەحوەر بۆ مەلە قەرە دێن وەڵا کوبنەوەن بەجێهێشت بە پەلە گەڕاینەوە ئێرە بۆ ئامادەکاری بکەین بزانین چیەکەین کاک لاهور هات لەگەر مەجموعەیەک هێزەکەی گەیشتە زۆر بوون ئەوەنێک هاتن بەبزانم نۆدە ئۆتۆمبیلێکی لەگەڵ بوو گەیشتە ژوێر ئێمەش بەڕاستی ینی شەپزە بوون و بە پەلە و زوو خوات و هێزەکان کۆبکەینەوە بڕۆن گوتم کاکە بەخێر بێن و گوتیارێ وڵا جەنابی سەر گوت بەڵێ ئەمری کردو وڵایە ڕاستە من لە بیرم چوە تەلەفۆنی جەنابەت بکەم باسی کرد بوو جەنابیان کە ئێوە لێرەن و بە سوپاسەوە بەڵام ئێستا وەختێکی زۆر باشە ئێوە گەیشتن فرسەتە گوتی بۆ گوتم وڵاهی ئەمە ئەڵێن سی هەمەر هاتۆتە ئێرە ئێوە چەک وشتان پێ و ئێوە دژە تیرۆڕن و ینی هێزتان هەمووشتان هەیە وەکو ئێرە نیە وەکو ئێمە نینە و هێزێکە لێرن ئامادەکاریتان هەیە با بچین گوتی کاکە وڵ هەیە بە ئیشی ئێمەنیە گوتم ئەوان نییە نە گوتی ئیشی ئێمەنی خۆ خەڵک ماوە دانیشت بوون کاک دکتۆر ئاراز بوو مەجموعەت لەگەڵ کاک عەزایی هین بوو لە کۆیەوە لەگەڵی هاتبوو گوتمە ئیشتان چی کاک خۆم ئەمە بە پەلای بێ بچینەوە دژە تیرۆن هاتن هاوکاریمان بکەن و ئیمکانیەتتان هەیە و تەدریبتان فەرقە و گوتی نەخێر ئەوە ئیشی ئێمە نیە گوتم ئیشی ئێوە چێ گوتی ئێش ئێمە ئەوەیە اقتحام بکەین هەر لێ بدەین هێزەکان بچین و گوتم یعنی ئێوە زەمینگیر نابن شوێنەکە ناپارێزن ئەگەر دژمنەکە ماشکاند گوتی نەخێرەوە ئیشی ئێمە نیە گوتم ئەمە گوتی ئەمە ئامادەکاریمان نەکردەوە بۆ ئەم گوتم کاک خۆم ئێمە پەلەمانە تۆ جەنابی سەرۆکش تەلەفۆنی کردو سەرۆک بارزانی جەنابەت قاسد بە لێرە لە بینی خۆمان برۆ عەرزی جەنابی سەرۆک کە بڵێ بە ناوی من بڵێ فلانە کەس دەڵێ ئەگەر تەنها اقتحامە و ڕاوەنانی تروریستانی داعشە بەڵام زەمینگیر نابین و جێگیر نابین شوێنێکە پارێزین گوتم بڕۆ عەرزی جەنابی سەرۆکە بڵێ من بەوەعد بە کەفی ڕووبارەکەشە پەڕمەوە بە 3 هەفتە ناڵێ من ناتوانم باسی مووسڵ ناتوانم ئیمکانیەتەمان نییە بەڵام تا حەمدانیە و نزیکی مووسڵ تخۆی مووسڵ بە 3 هەفتە بۆ جەنابیان هەمووی پاکەمەوە بەڵام یەکێک بێ ئەوەی کە جەناب دەڵێ ئیشی ئێمەیە ئەو ئیشە من ئەیکەم یەکێک بێ زەمینگیر بە شوێنەکە بپارێزێ بڕۆ
بەچی و چۆن گوتم ئەو تۆمبیلەش لە خەجوشتانە لە دەرەوە بینی بزەبێت بەوەنەسە گوتم بەوانە لەگەر ئەو خۆبەخشانەی کە لەگەم ئەوان ڕۆیشتن و ئێمە ڕۆیشتین ئەجاوە ڕۆژی دوام بوو کە گوێر ئازاد مەخمور و گوێر ئازاد کران تا ئەوان تەبی لە بیرمان چوو حقت یعنی پێمان باش بوو هەر هێزێک هاتبووە زۆر پێمان باش بوو بە تایبەتی کە ڕاهێنانی فەرقە و ئیمکانیەتی فەرق بوو لە بیرمان چوو پێیان بڵین ینی کە هێزەکە کرا مەخمور ئازاد کرا یعنی چوون تەنانەت بەرزترین بیناکە هینە سایلەوە ئەوێش ئازاد کرا ئەو وەختە خەبەریان پێگەیشت بوو هێزەکانیان لە هەولێر هات بەڵام ئەتوانم بڵێم لە 1970 شەڕ و مەخمور هەمووی ئازاد ببوو کە ئەوان گەیشتە بازارگە اینجا ئێستا گوتم حقایق جوان نیە ئینسان حقایق بگۆڕێ واقعەکە ئەمە بووە ئەو پێشمەرگانە ئێستا شەڵێن بەڵام هێزێکی تایبەت بەناوێکی تایبەت ئیشەکە مزایدەی پێوەکە ئەگەنا ئێستاش ئەڵێم ئەو پێشمەرگانەی کە ئازادیان کرد پێشمەرگەی کوردستان بوون باسی هیچ لایەنێک من ناکەم خەڵکی ناوچەکە ماوە دوێنێ و پێر بووە زمانی جاران نییە بڵێم ڕسم و ئەتەرنێت و تەکنۆلۆژیا وازە حەخۆکیە بەڵام خۆ ناکرێت ئێمە منەت بکەین ئەوە واجبێکی سەرشانمانە ئێمە چەکمان هەڵگرتەوە پاراستنی ئەم خاکە لەسەر دەستی ئەم پێشمەرگە قارەمانانە بڵێن ئەو هەیبەتی داعش تێکشکا بەڕێز جەنابی فەرماندە ئەم ئەڵقەیەمان کۆتایی پێهات ئەڵقەی داهاتوو بەردەوامە بین پێچێت لە شنگالەوە دەست پێ بکەین بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم ئەڵقەیەمان تا ئەڵقەی داهاتوو خواتان لەبێت Thank you.